سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر لە وڵاتی تورکیاوە چ باسی ئەم جارەمان تایبەت دەبێت بە کڕین و فرۆشتنی خان و بەرە و کڕینی عقارات بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراق کە دووەم وڵاتن لەسەر ئاستی جیهان زۆرترین مولک لە تورکیا دەکڕین باز لە سوود و زیانەکانی کڕینی عقارات و ئەو کێشە و گرفتانی لە بەردەمی هاوڵاتیاندایە دەخەینەوە. بەس پێم بڵێ مولکت کڕیوە یاخود نە 5 ساڵە ئیش دەکەی لە تورکیا مولکت نییە ئیقامەت هەیە بەڵگەت هەیە خەڵک زەرەری کردوێ ئەی چۆن چەناها کەسێ لەم چوادۆری خۆمان ئەجێ کڕی و ئەکردو بە زەرەر تاوان ئەگەر بڵێن مەسەلەن شوقەیەکی سەمەتری بڵێن سەمەترێ بایتە دەفتەر دۆلار بێ لێرەکای کڕێ و نووسنگەیەکە لێ کڕێ جارە دوو دەفتەر زیای قاتە سەر ئەمەشکە بووی پەیاکاویش دەفتەر دوو دەفتەری زیای قاتە سەر ئەمە لیا چوار دەفتەری ڕۆیشتەوە کە سبێنی فرۆش و دۆن پارێ زەرەرەکە ئیتر ئایا چوارەکە زەرەرکە لەوانە زیاتری زەرەرکە ئەگەر کەسێک تورک بێ کەسە چیش بێگانە بێ مولکەکە بفرۆشێتەوە کێشەی بۆ دروست دەبێت یانی جیاوازی هەیە لە نێوان تورکێک و کەسێک ینی بۆ نمونا من کەسێکم لێرە مولکێکم هەیە دەمەوێت بفرۆشم بە ئاسان پێم دەفرۆشە یان استیقلال هەیە طبعا ئەوان پێدەفرۆشن تۆ بێگانێ پارەت پێ و پارەی خۆدی بەڵام ئەوانەی کە بۆ دەدۆزنەوەیان بۆ پێیاکەن زۆر پارێکی زۆری خەنە سەر بەس لە کاتی کڕین مشکلیان لە لە فرۆشتی شعب هەماش هەر مشکل مایت چێ تۆ تەجروبەتەیە خەڵکێک دەڵێ کاکە بڕۆ بکڕە شوقە یان چیان پێ دەڵێن تۆ من بۆ ئەوانەی کە شوقاکردن عەرزاکردن چێکردن من بە ڕێی خۆم باشی نازانم دەڵێن نەکەی ڕێنمایشم بۆوانەی کە عەرزە و خانۆکەم دەڵێن نەکەن نەکەی ئیقامەش وەرناگرن پارەی کە هی بەواتوانی ئیشێکی بکەی بۆ ئیقامە وەردەگرن یان نە من پێ دەڵم هەر کەسێکی ئاسایی دەتوانێت تەقدیمی ئیقامە وەرگێ ئەوەی کە ئاڵێ وارە بە عەرزە بکران خان و کرەمەڵک کرا عەرزێ ئیقامەی پێ وەرەگری ئەو شتێکی ئاکازاییە تۆ نایزانی هەڵا خەڵەتی لەو بینە و پارێکی زۆری بە خانوویەک یا عەرزێکی کڕی و ئیقامەکە جەلێکی وەکو ئیقامێکی ئەتیادی من تۆ هەمانەوە ئیقامانەوەی طبعا خێر و بێری تورکیا لە هەموو شتێکە لە وڵاتەدا یعنی هەرچیە تو باسی لێوە دەکەی دەبێ حکوومەتی تورکیا زەریبە دەستێنێت تەنیا لە مانگی نوۆی ڕابردوو حکوومەتی تورکیا زیاتر لە 4 ملیار داهاتی هەبووە لە زەریبە لە سەبارەت بە کڕین و فرۆشتنی خانوو یعنی هەر کڕین و فرۆشتنێکی خانوو یان عقاراتێک لە تورکیا ئەنجام بدرێت حکوومەت پارە دەسێنێت ینی لە ماوە یەک مانگ ئەوەندە داهاتەی هەبوو ئیتر بزانە لە ساڵێکدا دەبێت چی بێت ئەم وەرگرتنی پارەیە و کێشەی ئابووری و گرفتەکانی دیکە وای کردووە کە تا ڕادەیەک وەکو شارەزایان باسی لێوە دەکەن میدیاکانی تورکیا باسی لێوە دەکەن سستیەک هەبێت لە بازاڕی کڕین و فرۆشتنی خانوو خاتوچنار کە چالاکوانێکە لە بواری عقارات ئیش دەکا خەڵکی باشووری کوردستانە بەڵام ماوەیەکە تۆ لێرە کار دەکەیت بەڵێ نزیکی 8 ساڵە دانیشتی وڵاتی تورکیام لە ئستانبول دانیشم لە ڕووی عقاراتەوە کاک کامەران طبعا تۆ کە بڕیار ئەدەی بڕەپارێکت پێەیە ئەتەوێ بێت لە ئستانبوڵە یاخود لە شارێکی تری تورکیا ببیت بە خاوەنی مڵکێک شتێک بکڕی سەرەتا ئەو کەسی کە تۆم معاملەی لەگەڵ ئەکەی ئەو کەس ئەو عقاراتێک تا چەندێک ئەیناسی تا چەنە سێقە و پێێتی ئەو پارەی خێتە بەردەسی و شتێکەکڕی ئەمە ینی ئەگەر کەسێک بچێتە لای کەسێکی بێگانە زەرەر دەکە بەتەکید فێڵ هەیە بەتەکید کە فێڵ هەیە یاری بزانن تۆ خەڵکی بێگانەی خەڵکی وڵاتێکی بە تایبەت بڵێن عێراقی و کوردی و زەنگینی یەکسەر فێڵ و فرت و فێڵی زۆرتی هەیە بەتەکید وەک بۆ نمونە بۆ نمونە ئەو مڵکە کە تۆ ئەیکڕی جاریوەهای کێشیتیایە جاریوا کێشەی ئایلەویتیایە ئەمە پاک نکراوەتەوە میرات بەڵێ کێشەی میراتی تیا پاک نەکراوەتەوانە کە تۆ چی کرێ بێ پاک و سافێکی ئەنجاوەکو چیتنایی ئەو عقارێک کە ئەیناسی زۆر گرنگە ئەبێت کەفیلی ئەو پارەی جەنابەت بکات کەفیلی ئەو مڵکەی جەناب بگە کە تۆ هیچ تووشی کێشەیەک نەبی یا مەسەن بۆ نمونە ئاسانترین شت لێرە کە تۆ توانی بە پاسپۆرتەکەی خۆت ئەو مڵکە بکەیتە سەر ناوی خۆت بەبێ هیچ ترسێک بەبێ هیچ ترسێک لە حاڵەتێکی ترە
مەسەن بۆ منە تۆ ئەتەبیتە خاوەنی ئیقامی تورکیا ئێستا بۆچی ڕەفزی ئیقامە زۆرە لە ئەستەمبوڵە یاخود لە تورکیایە لەبەر ئەوەی کاتێک کە تۆ تەقدیمی ئیقامە ئەەکەی ئەو ئەدرسی کە ئەیکری ساختەیە ئەو ینی فێڵێکی زۆر کراوە زۆریش ئەگەر نا بە ڕسمیات بە ئیقامەکە کێشەی نابێ بە ڕسمیات بێ کێشەی نابێ باشە بەس بینە سەر ئەوە بینە سەرەوە مە زۆر قسە لەسەر ئیقامە ناکەین ئەوەی کە من مەبەستمە ئەوەیە یعنی لە یەک مانگ 4 ملیۆن پوینت دوو يعني برين 200 مليون دولار داهاتی حکومەتی تورکیا بۆ لە کەرتی عقارات تەنیا باجی وەرگرتووە کەسێک خانوویەک بکڕێ لە تورکیا بە 7 دەفتەر چەند دەبێ پارە بدات بە حکومەتی تورکیا ئایا لە کاتی کڕین پارە دەدات یان لە فرۆشتنەوە لە کاتی فرۆشتنەوە وەری ناگرێت لە کاتی کڕین چەند وەردەگرێت لە 7 دەفتەر لە 7 دەفتەر لە دوای 7 دەفتەرەوە تەمان تۆ بێ مەڵک بکڕی لێرە لە دوای 7 دەفتەرەوە بڕی 50 وەرەقە وەرەگرێت 5,000 دلار ینی خەڵکی ئێمە لەکوێ خانوو دەکڕن بە زۆری ئێستا حالیان پارێکی زۆری تایە خەڵک لێرە زۆر مڵکی کڕیوە تۆزە سعر لێرە بەرزترە ئەگەر بتێ شتێک بکڕی زۆربەی کات خەڵکە چێتە دەروی ئەستەمبوڵ ئەیکڕێ یعنی سعر زۆر فەرقی هەیە لە هەمان کاتی شاکە تۆ بڵێن بۆ نمونە لێرە شوقەیە دەکڕیت با بڵێن بۆ نمونە بە دەفتەرەی کڕی دوای 6 مانگیکە سیرەکەی دەفتەرەکەت لە بڵێن نیواونی و قازانجەکەیت یعنی دوای 6 مانگیکە دوای ساڵی کە بیفرۆشەرەوانێ دانی 2 دەفتەر قازانجکەی 3 دەفتەر قازانج بکەیت زەرەر نییە خەڵکێک جێبیست بوومە زۆر زەرێریشیان کردو نا بەعکسەوە لێرە لە کاتی کڕین فرۆشتنە قازانجەکەی یعنی لە هەموو کاتێکا لێرە مڵکت هەبێت قازانجەکەی زەرەر ناکات لە ئەستەمبوڵ لە ئەستەمبوڵە ئەو کاتێک کەسێک مولکێک دەکڕێ بە ناشارەزا مولکێک دەکڕێ بێگومان تووشی گرفت دەبێت یعنی ئەو گرفتانەش هەندێک جار لەوانەیە بە ئاسانی چارەسەر بی لەوانەش هەندێک جار کێشەی خوڵی لێ بکەوێتەوە کاگاران کە لە کەرتی عقارە دیش دەکات لە تورکیا چۆن فێڵ لە خەڵکێک دەکرێت کە بێگانە بێ مولک دەکڕێ لە ئەستەمبوڵ و لە تورکیا لە هەموو دنیاە فرتوفێڵ واجدە یاریە خەڵکەکە دەبێت تۆزێک ڕۆشن بێت دەبێت تۆزێک عاقڵ بێت بزانێت کە چۆنی تاعامی لەگە کەسی بەرامبەر دەکات کە من لەگە جەنابتایە ئێستا دەبێت بە شێوازە قسەکەم بە هەمان شێوە کڕیارێکش کە هات بۆ لای ئۆفیسێکی عقاری دەبێت بزانێت باگراوندیەوە ئۆفیسە چییە مەسەلەن من خانوویەکە 2 جور و ساڵۆنە لەو جادەیە و بەرەیە معقولێ مەسەلە سەری بە 5 ملیۆن بێت لیرە من لەم بەرەو بڕۆم بە 15 ملیۆنی بکڕم هەموو جێک جێی دیاریکراوی خۆی باشە ینی گرینگە نووسنگی عقارات ئەو کەسێک کە خانووی لێ دەکڕێت نووسنگەکە بناسێت متمانەی پێ بکە بزانی جێگای متمانەیە متمانەی پێ بکرێ بە شێوازێک چکەم بۆ فرتوفێڵمان زۆر لێ باش فێڵەکان چی؟ من کە دێم ئێستا ئەم کتابە بە جەنابەت نیشانە باشە قوربان کە عەرەبوونم وەرگرت لە جەنابتایە بڕێکی پارەدا پێم کەەوە ئافتوشتمان تەواو کرد کە پارەمان وەرگرت ڕۆژی تاپۆ لەوانەیە من لەو عەقدێ لەو تاپۆیەیە کەوا نووسیمە چەندەها بە سەدەها جار ڕووی داوە بە سەدەها جار ڕووی داوە کە چوونە جێیش نییە بە کامرا نیشانداوە سێرەکەی خانووەکە تابەقی دووە لە تاپۆیە تابەقی سفرە بە کابرا و جێیەکی تریشە پەیوەندی بەو جێەوە نییە کابرا کە چووە ئیمزاشکرۆ تاوە تاپۆیەوە ئەو حالەتانە ڕوویداوە حاڵەتانە بەڵێ زۆر جار ڕووداوە ئێستا بازار لە داشکانە یان لە بەرزبوونەوەیە لە داشکانە یاساکانی تورکیا وای کردووە یان ئابووریە نەخێر ئەو گومەنەرزانی کەەوە ڕوویدا ئەو ئابووری کەەوە ئەم وڵاتە بەرەو خوارەوە ئەچێت دۆلار بە شێوازێکی زۆر بەرزە خەڵکێکی کێشکەوە عنسوریەتێکی زۆر بەکارینە بەرامبەر بە عەرەبەکانمانە زۆر خەڵکی تر ڕوو لە وڵاتە ناهێت ئێستا فرۆشتن زۆریان کڕی فرۆشتن زۆرە زۆر لەناو ئەو مانگەیە تقریباً 68 خانوو بۆ هاتووە بۆ فرۆشتن بەسی عەرەب بەڵێ بۆ فرۆشتن سەبارەت بە نرخ و کرێ ئەو کەسانی کە کار دەکەن کرێی دوکان یا خۆت شوقەکان حەزم کرد نمونەیەک بهێنمەوە
ئەمە دوکانێکە کەسێکی کورد لێرە ئەم دوکانەی بە کرێک گرتووە دوکانەکە لەم دینگانە بەژوورەوە کرێک دەدات بۆ خاوەن مڵک بەڵام لەو دینگانە بەرەو ئەو ئەلمنیۆمانە کە وەک دەبینن لێرە بە پانتایی 10 متر تا 12 مترە بەڵام پانیەکەی 4 متر و نیو دەبێت کری مانگانەی ئەو شوێنە بەس تەنیا یانیەوە سەر شەقامە وەکو بڕێ ڕەسیفە 1500 دلاری ئەمریکی کرێ دەدات بە شارەوانی ئستەمبول واتە کرێکان یەکجار زۆرە کاک بەختیار تۆ خاوەنیێرەی سڵاو دەبێت سڵاو بەخێر بن سەرچاوم خێنم برایم لە مێژە لێرەی من تقریبا بۆ 5 ساڵە لە ئیستانبولین وەک بەڕێز دامەژەت پێدا ئێمە دوو کرێ ئەدەین کرێکیان لەم دینگەوە بۆ بەشی پێشەوەی جامەکە ئاید بە شارەوانی ئیستانبوڵە و لەم دینگەوە بۆ بەشی ناوەوەی ئاید بە سەحەبی مڵکە مانگانە چەند دەدەیت کرێ مانگانە ئێمە دوو کرێ ئەدەین مانگانە مانگێک ئەمە تقریبا 1000 بۆ 1500 دلار بە پێی بەرزونوسمی با بڵێن لیرە 1000 بۆ 1500 دلار دەدەین و ئێرە بۆ شارەوانی بڵێ و لەم دینگەشەوە با بڵێن بۆ ناوەوە تقریبا 2500 دلار دەدەین بە سەحەب مڵک هەمومان دەردەهێنێ یانێ و پارەکە لەم کاتەیە نا لەم کاتەیە لەبەر ئەوەی زۆر ژیان زەحمەت بووە لە تورکیا بە حکمی ئەوەی کە لیرە زۆر بەرزونوس نەکات زۆر ژیان زەحمەت بووە لە ئیستانبول ئەی ئیقامە تەمەشام کرد کرێکارەکەت خەڵکی کوردستان نییە خەڵکی شوێنێکی دیکێ وڵاتێکی دیکەیە بەڵێ ماوەی 3 مانگێک ئەبێت تقریبا ئیقامە زۆر قورس بووە و نایدەن و هەر کەسێک مەسەرن ئەبێت مڵکێکی بەناوە بێت ئەو مڵکەش بە بەهای نزیکی 5 دەفتەر بەرەو ژوورەوە بێت ئەمجا ئیقامە ئەدەنێ ئیقامی سیاحی نەماوە ئێستا و خەڵکێکی زۆریان گرتو دیپۆرتیان کردوێتەوە و هەر کەسێکی شاگردەکەی تۆش تێدا بەڵێ من خۆم شاگردێکمان هەبوو لێرە نزیکی 4 ساڵ پێکەوە کارمانە کرد لەم ماوەی پێشووە گیرا و دیپۆرت کرایەوە بەداخەوە ینی دوای 4 ساڵ دوای 4 ساڵ بەڵێ دیپۆرت کرا و هیچ کێشەشی نەبوو بەڵامەوە هەبوو ئیقامی تاوا بوو کێشیان نەکردەوە بۆی نوێ ناکەنەوە لەبەرەوە سەبارەت بە عقارەت مڵکت کڕیوە لێرە یاخودنا من ناوەڵام من لێرە کرێچیم مڵکم نییە مڵکت لەبەرەوەی مڵک لێرە یەکەم زۆر گرانە دووەم ئەگەر مەسەرەن بەڕێز یا هەر بەڕێزی بچێت لە نووسنگێک مڵک بکڕێت با بڵێن نووسنگەکە پارێکی خۆی خاتە سەری باشە و بۆش دەکرێت دووجا دیپۆزیت لێ سەنێ دیپۆزیتیان نووسنگانەیە دیپۆزیتێکشانە حەقی کڕینی ئەو شتێکە بۆ دەکرێت با بڵێن ڕبحێکی خۆی خاتە سەری و ئێستش لێرە عقارات ئەم ساڵ بە تایبەت زۆر گران بووە لەگەڵ ئەوەشە خەڵک زۆر نایەت ئێرە بۆ کڕینی عقارات ئێستا لاواز بووە زۆر لاواز بووە لە 180 لاواز بووە باشە تۆ کە بەو خۆت نەتکڕیوە ڕێنمایت چییە خەڵکێک دەڵێ کورە قازانج دەکەین ئەو پارە بۆ لە کوردستان بێ لە تورکیا بێ دەوڵەمەند دەبین و پارەی دێتە سەرم هەتا چەند ڕاستە نا ئەوە ئەسلی نییە لەبەر چی لەبەر مەسەرەن تۆ مڵکێک ئەکری ئێستا با بڵێن پار و پێرار خەڵک مڵکی ئەکری مڵکەکە بەهای 25 دەفتەر دلار زیاتر بووە ئەو کاتە جنسێت و چی پێدات بەڵام ئێستا ئەوە نەماوە لەبەرەوەی ساحە بڵێن نووسنگەکان ئەوان قۆڕە کرد بۆ خۆیان هاتن وتیان کاکە تۆ وەسبە 15 دەفتەر یاخود بە 20 دەفتەر بدە بە ئێمە خۆمان زیادەکە خێنە سەری بۆ دەکڕین بەڵام ئەمەش فەشەلی هێنا لەلایەن مەسەرەن بڵێن ینی پارەیان لە بانک ڕادێت شەب لەسەر حسابی خۆیان کێشا و دوایی قازانچیان لە کڕیارەکەت بەتەشیت ئەکرێەوە و هەتا 3 ساڵیش بڵێن سەحاب مڵک بووی نەبوو ئەو مڵکە بفرۆشێت ئێستا بیکڕین یان نەیکڕین ئێستا نەیکڕن نەیکڕین تۆ پێت باش نییە ناوەڵا لەبەرەوەی ئێستا وەزع لێرە زۆر خراپ بووە نە جنسێن نە جەواز نە ئیقامەیان عەفوان هیچ شتێک نادەن یعنی ژیان لە ئیستانبول وەستاوە لە 180 گەلم و گوڕی بازاری عقارات و زۆربوونی خواستی خەڵکی عراق و کوردستان لەسەر کڕینی مولک لە وڵاتی تورکیا بە تایبەت لە ئیستانبول وای کردووە خەڵکێک تەنانەت کە خەڵکی باشووری کوردستانش لێرە کاری عقارات بکەن و کۆمپانیا دابمەزرن کاک فاڕۆکە ماوەی وەکو خۆی باسیەوە دەکات 12 ساڵ دەبێت لە ئیستانبول ژیان دەکات نووسنگی عقاراتی هەیە پێم باش بوو لە نزیکەوە بزانم ئێستا بازاری عقارات لە شاری ئیستانبول بە تایبەتی وە لەسەر ئاستی تورکیاش
بە چ شێوەیەکە؟ وێگومان کامەران ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەت دوای ساڵی 2017 لێشاوێکی زۆر لە خەڵک لە سەرجەم جیهانەوە دوای ئەوەی کە یاسای جنسی تورکی لە ملیۆنێک دلارەوە بۆیە 25 دەفتەر 250,000 دلار خەڵکێکی زۆر بەرەو تورکیا هات بۆیە لە کۆتایی ساڵی 2017 تا کۆتایی 2021 بازاری عقارات زۆر باش بوو لە تورکایە و خەڵکێکی زۆر لە دەرەوەی وڵاتەکان لە عێراق لە هەرێمی کوردستانیشەوە بە تایبەت لە وڵاتەکانی کەنداوە تەنانەت لە ئەوروپا و تورکەکانی ئەڵمانیا خەڵکێکی زۆر بەرەو کڕینی مڵک هات یاساکان ئاسان کرایەوە بۆیە لە ماوەی تا کۆتایی ساڵی 2020 دەتوانم بڵێم بازار باش بوو ئەو کەسانی کە مڵکیان کڕی لە تورکیا لە ئێستاە توانم بڵێم ئیسفادەیان کردو مڵکەکانیان بەرز بۆتەوە بەڵام لە بەتایبەت ساڵی ڕابردووی ماوەی ساڵێکە بازاری عقارات لە ئێستاە خاویەکی زۆری پێوە دیارە هەم بەپێی دەستگای ڕسمی تورکیا دەستگای تویک 155 لە ئێستاە فرۆشی بیانی کەمی کردووە و لە هەمان کاتە هاوڵاتی تورکیش بەبوونی ئەو ئیکۆنۆمیک کریزەی کە هەیە لە تورکیا لە ئێستا توانی بڵێن هاوڵاتی تورکیش کڕیار زۆر کەم بۆ تو بۆیە بازار ماوەی ساڵێکە لە تورکایە زۆر لاوازە کڕی فرۆشتن کەمە سەبارەت بە سوود و زیانەکان یعنی باسی ئێستا دەکەین کە دەڵێ ماوەی ساڵێک دەبێت بازارەکە لاواز بووە کەسێک بێ مولکێک بکڕێ ینی سوودی چییە و زیانەکەی چیە؟ بێگومان پرسیارێکی زۆر جوانە لە ئێستاە وەک گوتم سەبەبی ڕئیسی لە کڕینی مڵک ئەوە بوو کە کەسێک بای 250,000 ئەوە سوودێک بوو ماڵ و مناڵی خوار هەژر جنسی وەرەگرت و توانی لێرە داریشە لە هەمان کاتە جاران ئیقامە کە ئاسانتر بوو بەس لە ئێستاە بەداخەوە ئەوەی مڵک بکڕێ تەنانەت لە ئەستەمبول کە 39 شارەوانیە دابشکراوە سەر 39 شارەوانە لە ئێستا ئەگەر کەسێک بای ملیۆنە دۆلاریش دە بەلەدیە دیاری کراوە ئەم دە شوێنە کە زۆرترین بیانیشت مڵکی لێکردن تا ئەنیشن لە ئێستا داخراوە با 1 ملیۆن دلار مڵک بکڕی و نمونەمان هەیە هەفتەی ڕابردوو کەسێک با 1 ملیۆن دلار مڵکی کڕی بەڵام ناتوانێت ئیقامی لەسەر وەرگێ ناتوانێت ئەدرێسەکەش بەڵێ بۆیە زەرورە هاوڵاتیان بزان دلار دۆلاری هێناوە تا ئەستەمبول تورکیا ئێستا تووشی گرفت نییە توان وڵی یاساکە وا دەڵێ یاساکە لە ئێستا دەڵێ پێشەوە بۆی زۆر گرنگە ئەو کەسی کە ڕاوێژی پێیەکەن لە تورکایە پێشوەخت ئەمانەتان بۆ ڕوون بکاتەوە یاساکان گۆڕاوە ئەو کەسە چی بەسەر ئەو کەسانە سەراحەت خۆیان پێشترێمە ئەو شتانیان بۆ ڕوونەکەینەوە تۆ لەم شوێنەیە مڵکەکە لەوەیە جاری وایە تیجاریە سوودێکی ماگانەی هەیە بۆ ئەوە ئەیکڕێ بەڵام بۆ ئیقامە و جنسیەش نابێ لەبەرەوە زۆر گرنگە ئەو کەسی کە مڵکێکە کڕێ بزانێت لە کام شارەوانی لە ئەستەمبوڵایی کڕێت تەنەت لە شارەکانی تریش ئێستا زۆربەی شوێنەکان دیاری کراوە دەوڵەت پێت دەڵێ لەم شوێنانە بیکڕی بای هەرچەنێک بێ من نە ئیقامەتە دەمێ ناتوانی لە مڵکەیە بەکاری بێنی بەڕستی بەڵام دووبارە زەرورە ئەو شوێنانە بزانانی کە بڕیارە لەبەرچی بڕیارێک خەڵک پێیوا بوو کە زۆربوونی بیانی هۆکاری ئەوەیە کە ئەم وەزە اقتصادیەوە خراپ بووە خەڵکێکی زۆر دژی بیانەکان و پیانەوە بێ کەم بکرێتەوە بۆیە دەوڵەت لە ئێست دژی بیانیە یاساکان خەڵک هەبووە مولکی کڕی بێ دواتر دیپۆرت کرا بێتەوە یاساکان لێرە و گوتم وازە هەوە زۆر ئەو کەسی لێرە ئەژی ئەو یاسایانە بزانێ ئەگەر هەر شتێکی کردبێ کە دژی ئەمنیەتی تورکیا بە بەڵێ من نمونەمان لایە کە خەڵک هەبووە تەنانەت بای 500,000 دلار مڵکیشی کڕێەوە بەڵام دواتر تووشی کێشەیەک بووە دیپۆرت کراوەتەوە بەڵام ئاگاداری یاساکانی تورکیا بن لە ماوەی ساڵێکی 2 ساڵی ڕابردووە سەرجەم یاساکان گۆڕانکاریە نمونێکی بەسیتر بێ جاران ئەگەر کەسێک دووسێ برابوونا یەک شوێنێکیان بکڕیان توانی مەسەلەن هەر هەمویان لەسەر ئەو مڵکە هاوڵاتی بوونی تورکیا وەرن ئێستا یەک تاپۆبایی 10 ملیۆن دلار بێ یەک کەس توانێت لەسەری وەرگێت بۆیە ئاگاداری یاساکان من گۆڕانکاری بەسەر هاتووە هەر هەموو یاساکان قورس کراونەتەوە پیش دەکەین من ساڵانە 3 مانگ لە تەحویلایەن بۆ ئێرە کارەکەت چییە؟ زیاتر تەرجمە هەر کەسێ پێویستە بۆ خەستەکانە پێویستە بۆ بازار پێویستە بۆ سیاحەت پێویستە بۆ شڕین پێویستە من لێرەش لەگەڵا کڕینی مولک ئێستا چۆن خەڵکی ئێمە زۆر حەزیان لێ بوو بە تایبەت ساڵی بەڵێ ساڵانی ڕابردوو بەشتی ساڵانی ڕابردوو ئەگەر مڵکێک لێرە
لەسەر 20 دەفتەر بتکڕایە ئەو توانی ببی بە خاوەنی وەطەنداشی تورکی وەطەنداشی تورکی بەمانە ئەوەیە کە ئێمە پێڵین جنسیە لە وڵاتانی ئەوروپا ئەو کاتە تۆ تەنانەت ئەتوانی ناوەکەت بگۆڕ خەڵکێکی زۆر کڕێت خەڵکەیەتی لێرە باڵێ کڕیوێتی و جنسی تورکیشی هەیە و تورکە تورکە باڵێ ئەی ئێستا ئێستا بارودۆخەکە گۆڕاوە ئەم بارودۆخانە هەموو کولومبیان بارودۆخ گەرمی کوردستان ئێستا تەنانەت حکوومەتی تورکیا ئیقامەی ساڵانەی اعتیادی نادا بۆ نمونە ئێمە ساڵانە لێرە ئاهاتین ئیقامەی ساڵی هەبوو بۆ ماوەی ساڵێک ئیقامەیەکی بۆ کردی بە ناوی ئیقامەی گەشتیاری یا بۆ ماوەی 2 ساڵ ئێستا من بۆ خۆم ئیقامەی گەشتیاری 2 ساڵیم پێ سبەینێ کاتەکەی تەواو بێت سبەی بەڵێ من لە 2007 هەموو بۆ نوێ دەکەنەوە نایکەنەوە ئیقامی تاسەش نادەن واتە ئەو ئیقامە نۆرماڵە کاتیەش نادەن ئێستا پێ هەندێک ئیعتیبارات و ئەی ئەگەر کەسێک باشە ئەی ئەگەر کەسێک خانوێک بکڕێ بە 4 دەفتەر یان بە 6 دەفتەر هەر نایبنی هیچ ئیسفادەیەکی لێ ناکە ئیقامی ساڵانەشی ناتوانێت لەسەر وەرگێ ناتوان نەخێر ناتوانێت لەسەری وەربگرێ ئەوەی کە ئەوە کە هەیەیکە بۆ سیاحەتی خۆیکە یعنی هەیە بۆ نمونە ڕەنگە لە دووبەیش شوقەیەکی وای هەبێ لە ئیستانبول یا لە ئەنقەرە شوقەیەکی واکرێ ساڵانە لە زیاتی وی بێتە ئێرە بچێتە ئوتێل بچێتە شوقی کرێ بۆ خۆی سێتەوە یان هەندێک کەس هەیە ئەو زۆرە شوقاناکردن ساڵانە لە وەرزی گەشتیاریە ئیەنەوە بکرێ چونکە ڕۆژانە لە 50 بۆ 100 دلارەکە ڕۆژێک کرێ ینی هەیە بەو شێوەیە باش تەسەور دەکەی کەسێک لێرە مولک بکڕێ لەم دۆخی ئێستای ئابووری تورکیا قازانج دەکەیان زەرەر من بۆ خۆم پارەم هەبێ نایکڕم خۆم ئەگەر پارەم هەبێ نایکڕم لەبەر چ نایکرد لەبەرەوە نایکڕم بڕۆم بە ئیستیقرارەکەی ڕۆم بە بارودۆخەکە نییە کە بۆ من وەکو ئەوەی کە هاوڵاتی دەرەجەیەکی ئەم وڵاتە نیم گونجاو بێت یعنی چاوەڕێی ئەوە کەم ڕۆژێ لە ڕۆژان گرفتێکم بۆ دروستکە مڵکەکەشم لە دەست بچێ پارەکەشم حالەتی وها بووە نەبووە تا ئێستا لە حاڵەتی نۆرماڵی وا نەبووە هەبووە نەخێر ئەزانی یەکێک لە مشکیلەکان هەیە ئەگەر تۆ ببی بە بدەوێت نیشتەجێ ئەم وڵاتە بی بە ناچاری ئەتوان ناچارەبی بۆ نمونە جۆرێ لە کەسابەتی تر بکەیت جۆرێ لە کەسابەت بکەی لە دەرەوەی قانون لە دەرەوەی یاسا کە ئەو جۆرە کەسابەتت کرد بێگومان ڕۆژێ لە ڕۆژان تۆ کێش تووشی کێشەیەکی بچوک تا گەورە هەر ئەبی ئەو کاتە بە بچووکترین بیان و دەست بە سەر مڵکەکە بیردۆزە ئابوووریەکان دەڵێن هەر کاتێک ئابووری ناسەقامگیر بوو کڕین و فرۆشتنیش زەرەری تێدا دەکەوێت ئەگەر هەندێک جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کڕینی عقارە لە تورکیا قازانجیان کرد بێت بەڵام بەهۆی نالەباری ئابووری تورکیا بێگومان خەڵکێکی زۆرش زەرەر دەکات بۆیەوە باشترە یعنی ئاماژەکان بەوە دەچن لە ئێستادا کڕین و فرۆشتن لە وڵاتی تورکیا زەحمەت بێت باشترە هەر کەسێک بێ مولک بکڕێت لە ئێستادا بوەستێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.